پرۆگرامی میوانی توێن بۆ ساڵی دووەم بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال پێشکەش دەکرێت. ئینسان هەست بە ئازارێکی زۆرە کاتیانی نازانم یانی بەڕاستی چۆن دەری ببڕم. هەژاری عیب نییە، یعنی نەبوونی عیب نییە. سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش خۆشحاڵم لە پرۆگرامێکی تری میوانی توین دەبمەوە میوانتان خۆشەویستان ئێستا ئێمە لە گەڕەکێکی شاری سلێمانین هاتوین سەردانی مارکێتێک دەکەین دەمانەوێت بچینە ناو مارکێتەکە و سەیری دەفتەری قەرزەکەی بکەین خۆتان دەزانن بەهۆی بارودۆخ و زروفەوە چەندین کەس ناتوانێت ڕۆژانە پێداویستەکانی خۆی بکڕێت پەنا دەباتە بەرقەرز ئێمەش دەمانەوێت بڕۆین و سیر بکەین بزانین کێ شایستەی ئەوەیە کە ئێمە دەستگیرۆیی بکەین و هاوکاری بکەین. سڵاوت لێبێ باش کاکە ئەحواڵت زۆر نای بەڕێزە ناوم دیوانە کاک دیوان بە بۆنەی ڕەمەزانەوە بازار چۆنە؟ وڵی بازار بتوێنێت بە بۆنەی ڕەمەزان و پێش ڕەمەزانیش بازار خاو بۆتەوە بەعام سعری هەموو شتەکان بەعام سعری هەموو شتەکان زیای کردووە سعری هیچ شتێک بۆ خۆی نەماوە بگرێ بەسیترین شت ئەلم بابەتانی کە لە بەردەستمانەیە هەمووی زیای کردەوە سعرەکان هەمووی بەعام زیای کردو هەم لەسەر ئێمە هەم لەسەر خەڵکیش ئێستا من ئەگەر شتێک 2000 بێ ناتوانم هەرزانتر بیفرۆشم حتممە بە خێرێکی بخەمە سەر وانە شتەکان هەمووی گران بوو حەچی دە هەر شوێنێک هە شەریکەیەک هەمی وا ئاڵێ شتەکان بەعام لەسەر شەریکاتەکانیش بەعام گران بووە. ئەی وەزئی خەڵک چۆنە سەردانکردنی خەڵک بۆ دوکان بۆ شتکڕین ئێستا ئەگەر خۆت دیقەت بیت لە تر ڕۆژ قسەتانە کرد لە 5-6 دقیقە 2 نەفەر سەر نادێ ئەوشی سەرەدا زۆربەی زۆری شتەکانی بە قەرزە ئێستا ئێمە لێرە قەرز کوشتوینی مواد ناتوانین زۆرکەینەوە دوکان بە حکمی قەرز ناتوانین هاوکاری خەڵکەدا بتوانین هاوکاری خەڵکەکەین بەس ئیتر ناشتوانین زۆر چۆنەڵی دەست لە خۆمان بەرین بۆ شتەکان. هۆکاری چێ خەڵکە ئەوەنە قەرزەکات حتممە هۆکارەکەی چی بێ ئیشی ئیژ نییە مەعاش نادرێت بازار بە ئەم هەمی وەستاوە یەکەم وەستانی بۆ ببێ مەعاشیە دوای ئێوەش ئیش و کار نییە. بەڵێ ئەڵێن قەرز ماڵی دوو کەس ئاوادان نەکاتەوانێ بەس لە زۆربەی مارکێتەکان وایان کرد دەفتەری قەرزیان لابرد تۆ ئەو کارت کرد؟ وەڵی من وە خۆم دەفتەری قەرز لە بری دانەیەک دوانم هەیە باشە هی زۆربیانم ڕاکرد بەس تیاشێتی دەسەڵات نیە ناتوانین خۆ لە واقعەکە بزیدەوە ناتوانانی ڕایگری تێتی ڕام نەگرتووە هەتاوە بوونی ئەم دەقەیەش هەریبات کێشەمان نەبووە لەگەڵی لەبەرۆی زین کابرا نەبوو دەستکورتە ناتوانێت چۆنڵی حکوومەت لێ گرتوێتەوە هیچی نییە دەرویەکی نییە ناشتوانین ئێمەش چۆنڵی ئەو شتێک کە ئەتوانم دەفتەری قەرزەکەت ببینم وت دوانم هەیە تازە و کۆنەیان چی؟ وەڵی ئەویان بەس بەشی دوای ئاگدار بە ئەمە دەفتەر بەڕێزی شت ئەهێنی بە قەرز وایە؟ حتمما من شەریکات خواڵ ناگرێت مەزموعیکەن بە بۆنەوەی کە خۆم لە شەریکات ئیشم گرۆ مەزموعیکەن هاوکاری مەگەنشتمێنێ بە قەرز بەس ناشتوانم جان ئەمە 150 لایە ئەمە چۆن قەرزەکان ئێنەوە مانگانە ئەیەنەوە تێدی مانگان ناگاتەوە کە مۆزەفە مانگانە ئەوەی کە مۆزەفە بەڵێ بەزەوتمانایەت و سریەم قەرزەکە باشە سریەمەکە بۆ خوارەوە سریەمەکە بۆ خوارەوە چەندێکەنەیەوە ئەمە لە مانگی یەکەوەیە باشە 204 کۆن حساب کراوە بێ لەمە کە بردوێتی یعنی 204 کۆن ماوە تۆ بێژگەل لەمە کە ئەوە لێرە ئەمە شوێن نەبووەوە باشە بە ناچاری قەرزەکەمان بەدڵ کردەوە هێناومانە بۆ پەڕی ئەخیر باشە کۆکراوی قەرزەکەمان لێرە بۆ نووسیوە زائیدەن ئێستا من 150,000 و زیاتریش
هاتوۆتە سەری حتمما زیادە سەیزوگە ئێرەی زۆر زۆرە ئەمانەیمان زۆر زۆرە باشە باشە کاک دیوان ئەو کەسانی کێ شتەکە ئەبا بە قەرز پێداویستەکانی ڕۆژانەیە یان شتی زیاش ئەبات حتمما هەموو کەس یەکت بشت بە قرز بێت پێداویستی ڕۆژانەیە کی باوەڕ ناکەم کەس لە قەرزە ئیسراف کات تو لە حاڵەتێکا ئیسرافەی کەپارەت پێوێ بەس کەپارەت پێ نەبوو شتێک ئەبەی ضرورەتی ماڵ بێت زیاتر نییە کاک دیوان وەکو تۆ شارەزابی قەرزەی زیاتر بۆ کەسانی کە ئەیان ناسی نزیکی دوکانە ئەو شتانە کەسێک ئەناسی کە لێرەیە دەمێک بێ قەرزار بێ و نەیابێتەوە و گوزەرانیشی باش نەبێت کەسیتیایە تو حاليا باسی ئەم نەفەرەوەی گەچ لەسەر وەسڵەکەیەتی ئێس ئەم کەسەی کە باسی کرد لە بەردەستمانە باشە قەرزی زۆربیانم ڕاگرتووە بەس نەمتوانیوە قەرزی ئەم ڕاگرم بگرێ یەک دوو جاری ویست پێی بڵێم جارێکیش پێم وت لەبەرەوەی ئیمکانێتی نییە پەشیمان بووم وتم وڵی ناتوانم قەرزەکە ڕاگرم شتەکان بەرە کێشمان نابێت ئێدرەوە قیسەشی لەسەر بێت سەوە قسەژەکەین خێزانەکەش یادوو مەجموعەیە مواد و ئەدەواتی ناوماڵیەوە بە قەرزەی بات مادەم لێرەیە تۆ توانی پێمان پیشان بدەی ئێمامانەوەی قەرزی ئەم کەسە بدەینەوە بە هاوکاری سپۆنسەرەکەمان مەریوانی حاجی جەمال ئەتوانی قسەی لەگەڵا بکەین خاتونگیان باشی چۆنی باشی بەخێر بێ سەر چاو گوزەرانتان چۆنە توانی باسی ژیانی خۆتم بڵێن ژیانمان ناخۆش ئاردووشەدەم و لە کانیسپیکە بە قەرزەهێنێ لە هەواری شار برنج و شدا بە قەرزێنە لێرە برنج بە قەرزەبین هەموو شتێکمان قەرزە کرێتیشین کوڕەکەم یەکیشی نییە چەند سەرخێزانن تۆ کوڕەکە چەند سەرخێزانن لە ماڵەوە هەشت هەشت سەرخێزان ئەی هاوسەرەکەت ئیشی چی ئەکات کرێکاریەکە کوڕی گەورەت هەیە کە ئیش بکات نا بەدە کوڕیش نییە ناوە ئەوەم هەیە ئەویش ئیش ناکە ئەویش دەرونێتی زۆر ئیش ناکە خانی خۆتانەیان کرێت خانی خۆمان نەکرێتی موچەیەکی وانە کە بۆ نمونە قەرز ئەەکەن دواتر بیەنەوانێ وانە لە بکات ڕۆژە ئیشەیە و ڕۆژە ئیش نییە ئەرە وەڵڵا تەمەنی هەیە هاوسەرەکەت وڵات تەمەنی بۆ خوا نازەم تەمەنی چەنە ینی بۆ ئەبێت کە هێشتا هەر کرێکاری بکاتیان پەکی کەوتووە و وڵات تۆزە تەمەنی هەیە بەڵێ هەموو شتێک هەر بە قەرزیێنی ئەو شتانی کە لێرە ئەیبیت هەمووی پێداویستی ڕۆژانەیە یان بۆ نمونە شتێک ئەگڕی کە ئیسفادەی نەبێت هەموو پێویستی ڕۆژانەیە لە زایەوە لە هەموو شتێکە ئەیبم لە مریشکەوە لە تاییتەوە لە چاوە لە فاسۆلیا نۆک ڕۆن هەموو شتێکە بم هەر بە قەرز ئاگاداریشی کردوینەوە کە شت بە قەرز نەبن بەس هەر مەجبورین هێناوانە خاتونگیان ئێمە ئەمانەوەی ئەمڕۆ لە ڕێی سپۆنسەرەکەمانەوە ئەمانەوەی قەرزی بەڕێستان بدەینەوانێ و هیوادارین کە ئیتر پێویستان بە قەرز نەبێت و چیت هەیە تۆ ئەتەوێت چی بڵیت وڵا ئەمێ قەرزەکانم بۆ دەنەوە زۆر قەرزاری کەشین ئی ئاردووکەیە ناومان ئاردی سفر لە هینە ناوانەکانی سپیکەی لە هەواری شار زۆر زۆر قەرزاری بۆمان نادرێتەوە واتە ئێوە زیاتر قەرزارن ئەر وڵا زۆر زۆر قەرزارین زۆر قەرزی کرێخان و شتیشتان لەلایە کرێخانی 4 مانگمان لایە بۆمان نەدراوە ئێستا ئیشەڵا ئەمڕۆ ئێمە قەرزی بەڕێستان ئەسڕینەوە لە ناو دەفتەرەکە زۆر سپاس بۆ تۆ ئازێتمانیای ببوورە هەتا ئەمرم مەمنونتانم ڕەبی خوا دەستان بە باڵەوە گرێ خوای گەۆ سەرکەوتوتان کە یا ڕەبی خوای هەر هەمووتان زۆر سپاس لەگەڵ تۆ ئیشەڵا خوای گەورەتەمەکەتانەکە قوربانە بوو زۆر سپاس زۆر مەمنون دەست خۆش بێت کە قسەی بۆ کردین بەڕاستی ینی ژیانی ناخۆشە ئێمە ئەمانەوێت قەرزی و بەڕێزە بسڕیتەوە لە دەفتەرەکەیە زۆر سپاس بۆی کە باسی کرد تۆش هاوکاریەکەیت خوا خێری وەش بنووسێت لە خزمەتانم زۆر سپاس دەست خۆش بێ زۆر مەمنون پرۆگرامی میوانی توین بۆ ساڵی دووەم بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال پێشکەش دەکرێت. ئینسان هەست بە ئازارێکی زۆرە کاتیانی نازانم یانی بەڕاستی چۆن دەری ببڕم. هەژاری عیب نییە، ینی نەبوونی عیب نییە.